لە دوکان و لە کەرنەڤاڵێکی جەماوەری بەرفراوەندا کە بۆ بانگەشی هەڵبژاردننی هاوپەیمانی کوردستان و ناساندنی کاندیداکانی ڕێکخرابوو. قوبات تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان ڕایگەیاند هاوپەیمانی یەکێتی و گۆڕان تەنیا بۆم هەڵبژاردنە نییە، بەڵکو بۆ گەڕانەوەی سەقامگیری و کۆتایی هێنانە بە نەهاوسەنگی هێز لە هەرێمی کوردستاندا. ئەم هاوپەیمانیە تەنها بۆ ئەوە نییە ئەم کاندیدانە بنێرین بۆ بەغا، ئەم هاوپەیمانیە بۆ گەڕانەوەی سەقامگیریە، بۆ گەڕانەوەی ئارامیە، بۆ کۆتایی هێنانە بە شەڕەپەڕۆ، بۆ کۆتایی هێنانە بەو جەوە ناسەقامگیرە، بۆ کۆتایی هێنانە بەو ناهاوسەنگیەی هێزەی کە هەیە، بۆ ئەوەیە کە ئێمە ئیتر ڕۆژێکی نوێمان لەبەرچاو بێت، ڕۆژێکی نوێمان لەبەردەم بێت، بەم یەک ڕیزیەمان خەباتێکی باشتر و جوانتر و پاکتر دەکەین، بەو یەک ڕیزیەمان ئێمە نەک هەر سەقامگیری ئەگەڕێنینەوە، بەو یەک ڕیزیەمان خزمەتگوزاریەکی باشترتان پێشکەشەکەین. قوبات تاڵەبانی لە درێژەی وتەکانیدا ئەوەی ڕاگەیان کە هاتوون تاکو دڵنیایی بۆ هەموو لایەک بدەن کە بە یەک ریزی دەچنە بەغداد تا بەرگری لە بودجە و موچە و شایستەی دارایی خەڵکی کوردستان بکەن، وەک چۆن لە ڕابردوودا داکۆشیکاری سەرسەخت بوون. ئێمە هاتوین پێتان بڵین ئەم بەڕێزانە بە متمانەی ئێوە بە ئیرادەی ئێوە ئەچن بۆ بەغا، ئەو یەک ڕیزیەی کە ئەمڕۆ توانی ومانە دروستی بکەین لەنێو بزوتنەوەی گۆڕان و یەکەتی نیشتیمانی کوردستان کە دوو هێزی سەرەکی ئەم دەبەرن لە ژێر چەتری هاوپەیمانی، بەو یەک ڕیزیەوەمان ئەچین بۆ بەغا تاکو دیفاع لە موچە و بودجەی هەرێمی کوردستان بکەین، بەرگری لە شایستە دارایەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. سەرۆکی هاوپەیمانی کوردستان لە کۆتایی وتەکانیدا داوای لە خەڵکی دوکان و کوردستان کرد ڕۆژی دەیدا بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگ بە کاندیداکانی هاوپەیمانی کوردستان بدەن تا ئازادی و سەقامگیری بۆ کوردستان بەدی بهێنن. بۆیە داواتان لێ ئەەکەم یەک بە یەکەی ئێوە ڕۆژی دەیدا ئەو ئەرکە بکێشن، خۆتان ماندووکەن ئەو ڕۆژە بچن دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان، سندوقەکانی هاوپەیمانی پڕکەن، سەوز پۆش و نیلی پۆشی بکەن لە پێناوی ئازادیەکەمان، لە پێناوی سەقامگیریەکەمان، لە پێناوی ڕۆژێکی گەشتر، هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن. تا دێت پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ سەرکەوتنی کاندیداکانی هاوپەیمانی کوردستان زیاتر دەبێت و ڕۆژانەش بە جۆش و خرۆشەوە هاوڵاتیان بانگەشە بۆ هاوپەیمانی کوردستان دەکەن. لەم ناوچەتێ کۆشەرەوە پەیاممان بگەێنینە بادینانی دەلالەوە، پەیاممان بگەێنینە پیرە هەولێر، پەیاممان بگەێنینە قەڵای شێروانە، پەیاممان بگەێنینە هەڵەبجەی شەهید، پەیام بڵین کە بە یەکەوە بەهێزترین. بۆیە لە دوای من لە دوای سێ یەک دوو سێ بە یەکەوە بەهێزترین. شەبەر پرسم چەند لە گشت بەندان و بنارێ وێنەی کوردبوونمان کێشاوە